خۆشەویستانم سڵاوتان لەبێت لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی پێواری ئەم شەو. دوای 5 ڕۆژ لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان، تۆڕی هەواڵی ژیان لە یەکەم ڕۆژی هێرشەکەی سوپای تورکیاوە ڕەوشی نائاسایی لە ناو دەستگاکەی ڕاگەیاند و ڕووماڵی تایبەتی سەبارەت بەو هێرشەی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان هەبوو. ئەوەی گرنگە لە پێواری ئەم شاودا بیکەینە تەوەری سەرەکی گفتوگۆ ئەوەیە کە ڕێکەوتنی نێوان ئیدارەی خۆسەری ڕۆژئاوای کوردستان و حکوومەتی سووریایە کە ئەم گفتوگۆیەش لەگەڵ بەڕێز هاوژین غەریب بەرپرسی دۆسیەی ڕۆژئاوا لە تۆڕی هەواڵی ژیان گفتوگۆ دەکەین. کاک هاوژین سڵاوتان لەبێت. ئاگام لێیە سەرقاڵی ڕۆژئاوای بەو پێی بەڕێستان بەرپرسی ئەو دۆزیەیەن لەوە نۆی مانگەوە کە تورکیا هێرشی کردووە. کاک هاوژین سەرەتا پێش ئەوەی بچمە ناو تەوەری سەرەکی بابەتەکەمانەوە پێم خۆشە ئەوە بپرسم تۆڕی هەواڵی ژیان بە چی استراتیژێک ئیشی لەسەر دۆسیەی ڕۆژئاوای کوردستان کرد؟ بەڵێ سپاس نیان خان بۆ دەرفەتە. ڕاستی ئێمە لە تۆڕی هەواڵی ژیان بۆ هەموو دۆسیە نیشتیمانیەکان بۆ هەموو دۆسیە نەتەوەیەکان لە سەراستی هەر چوار پارچەی کوردستان و ئەو دۆسیانەی کە کورد لە هەر شوێنێکی دنیا گرێدراوەکە ئەو دۆسیانی کە بابەتێکی نیشتیمانین بۆ ئێمە گرنگێکی تایبەتیان هەیە و زۆر بەیجار ڕوویدا وەزعینە ئاسایی با بڵێن بارینە ئاساییمان ڕاگەیاندووە بۆ ئەو دۆسیانە لە ناو دەستگاکی خۆمانە. ئێمە دۆستەی ڕۆژئاوای کوردستان بابەتی هێرشەکانی تورکیا لە چەند ڕۆژی ڕابردووە یەکەمین دۆسیە نیە کە بارێکی نائاساییمان بۆ ڕاگەیان دەبێت. زۆر دۆسیەی تری نیشتیمانی هەبووە کە لەم ساڵ و لە ساڵانی ڕابردووشە بە بەردەوامی باری نائاساییمان بۆ ڕاگەیاندووە. کات هەبووە مەسەڵەن 24 ساعت ئێمە تەختەی خەبەرمان کردووە بە بەردەوامی. ئەمە بۆ ئێمە ئەرکێکی ئەخلاقی، ئەرکێکی ویژدانی، ئەرکێکی ئینسانیە. بەرگریکردن لە دۆسیەی نەتەوەی کورد لەو شوێنانی زوڵم لە کورد ئەکرێت، لەو شوێنانی کە هێرش ئەکرێتە سەر کورد، بۆ ئێمە ویژدانمان پێ مرتاحە بێ، بۆ ئێمە بە ئەرکێکی سەرشانی خۆمانی ئەزانین چۆن شەڕوانێک چۆن پێشمەرگەیەک لە سەنگەکانە گیانی خۆی بەختەکە. ئێمەش پێویستە کاتی خۆمان، ئێمەش پێویستە زەمەنی خۆمان، ماڵی خۆمان، ڕەنجی خۆمان بکەینە قوربانی. ئەگەر پێشمەرگەیەک ژیانی خۆی ئەکاتە قوربانی بۆ نیشتیمانەکەی، ئەگەر شەڕوانی گیاگەریلایەکە یان هەر مرۆڤێکی ئەم وڵاتە جانی خۆی کاتە قوربانی، ئێمەش پێویستە بە پێی توانای خۆمان، بە پێی دەرفەتی خۆمان قوربانی بدەین بۆ سەرخستنی ئەو دۆسیەی کە هەمانە. بەڕەچاوکردنیشی بێلایەنی چۆن سەرچاوی هەواڵتان لەکوێوە بوو؟ بۆ ئێمە دۆسیەی کوردی، دۆسیەی نیشتیمانی بابەتێکی نیشتیمانیە. تەنها مەبەستمانە ئاسایشی کوردی، ئاسایشی نەتەوەیمان پارێزراو بێ و لە چوارچێوەی ئەخلاق و یاسایە. ئیتر ئەوە بۆ ئێمە گرنگە و ئاسایشی نەتەوەکەمان بپارێزین و ئەخلاق و یاسا پەیڕۆ بکەین. لە دەرەوەی ئەوە لە چوارچێوەیەکی ئازادی خۆمانە ئیشمان کردووە. ئێمە لە دۆستەی ڕۆژئاوای کوردستان و ئەو هێرشانەی چەند ڕۆژی ڕابردووە کراوەتە سەر کورد، با بڵێن ئیدارەی خۆبەڕێوەبەری لە ڕۆژئاوای کوردستان، ئەکرێ بڵێن خۆمان بە خاوەنی دۆسیەکە زانیوە و بۆ یەکە بە جانێکی پێشمەرگانەوە تەختیەمان کردووە. بەڵێ سەرکەوتوو بن. سپاس بۆ تۆ هاوژین غەریب. ئەمە بێمە سەر تەوەری سەرەکی بەرنامەکەم. تەوەری سەرەکی بەرنامەکەم من بە بینەرانی پێواری شموت باسکردنە بێ لە ڕێکەوتنی ئیدارەی خۆسەری ڕۆژئاوای کوردستان لەگەڵ حکوومەتی سووریا. بەپێی ئەو زانیاریانەی لای بەڕێزت هەیە ئەمە بە منیش و بە بینەرانی پێواریشی بڵێ ئەو ڕێکەوتنە چۆن کرا؟ بەڵێ ڕاستی ڕێکەوتنەکە ماوەیەکی درێژە هەوڵی بۆ هەیە، ماندووبوونی بۆ هەیە. مەسەڵەن هەندێک لایەن هەوڵەدەن ئەو ڕێکەوتنە دروست ببێ، بەڵام بەپێی ئەو زانیاریانی ئێمە دەستمانەکەوت ڕۆژئاوای کوردستان، ئیدارەی خۆسەری و هێزەکانی سووریا دیموکراتی و ئەنجومەنی سووریا دیموکراتی ڕەزامەند نابوون بە دروستکردنی ئەو ڕێکەوتنە. ئەو ڕێکەوتنە ئێرانیەکان
هەوڵیان بۆی هەبوو و سووریەکانیش هەوڵیان بۆ هەبوو با بڵێن حکوومەتی بەشار ئەسەد هەوڵیان بۆی هەبوو لە ماوەی دوومانگە ڕابردووە چەند جارێک هەوڵیاندا بۆ ڕێکەوتن ببێ بەتایبەت لەو کاتانەی کە تورکیا هەڕەشەی ئەکرد و هەر کات ئەیوت مەسەڵەن هێرش ئەەکەم و هێرش ئەەکەم لەو کاتانەوە ئەو هەوڵە هەبووە بۆ ڕێکەوتن بەڵام بە حکمی ڕێکەوتنی کورد یا با بڵێن ئیدارەی خۆسەری و ئەنجومەنی سووریا دیموکراتی لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا بە دیاریکراوی ئەو ڕێکەوتنە بە ئاسانی جێبەجێ ناکرا مەسەڵەن ئیدارەی خۆسەری ناچۆ ژێرباری ئەو ڕێکەوتنەوە لە ماوەی ڕابردووە و لەگەڵ چڕبوونەوەی هەڕەشە و هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان ئێرانیەکان و سووریەکان لە هەردوو لاوە پەیوەندی بە سەرکردەکان یەکێتی نیشتمانیەکان بۆ موداخەلەکردنی ئەو بابەتە و بە ئەنجام گەیاندنی ئەو ڕێکەوتنە بۆیە چەند سەرکردێکی یەکێتی لە چەند ڕۆژی ڕابردووە مەسەڵەن لەگەڵ ئیدارەی خۆبەڕێوەبەری و ئەنجومەنی سووریا دیموکراتی و هێزەکانی سووریا دیموکراتی لەم بابەتە گفتوگۆ ئەکەن ئەم گفتوگویانە مەسەڵەن بە جۆرێک لە جۆرەکان قەناعەت ئەو قەناعەتە لای هێزەکانی سووریا دیموکراتیک دروستە بێت کە بۆچی پەیوەندی کرا بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بیرمان نەچێت یەکێتی لە ماوەی ڕابردووشە لە کاتی شەڕی کوبانێ و لە دوای شەڕی کوبانێش چەند جارێک مەسەڵەن هاوکاری هێزەکانی ڕۆژاوای کوردستانی کردووە پەیوەندیەکی گەرم و گوتری هەیە بە تایبەتتر هێزەکانی دژە تیرۆر بیرمان نەچێت لە زەمەنی هێرشەکانی داعش بۆ سەر کۆبانێ هێزەکانی دژە تیرۆر ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش لە کوبانێ ئەم پەیوەندیە بە بەردەوامی مابوو نەپچڕابوو ئەم پەیوەندیە مابوو بەڵام یەکێتی لە چوارچێوەی ئەکرێ بڵین دڵسۆزی چونکە لە دڵسۆزی بەولا باوەڕ ناکەم بەرژەوەندێکی یەکێتی هەبێت لەو چوارچێوەیە ئێرانیەکانیش داوایان لێ کردبوو سووریەکانیش داوایان لێ کردبوون کە ئەم ڕێکەوتنە لە بەرژەوەندی کوردایە لە ڕۆژئاوای کوردستان ئەم ڕێکەوتنە ئەنجام بوو سەرکەوتوو بوو باشترین حەل بوو لەناو خراپترین هیچ بەدیلێکی تر هەبوو جگە لە ڕێکەوتن ئەزانی لەو چەند ساعتی ڕابردوو کە با بڵین تقریبا ئەکرێ بڵین لە 12 ساعتی ڕابردووە زۆرترین قسە لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆرترین قسە لەسەر ئەم ڕێکەوتنە ئەکرێ ئەو ڕێکەوتنە بووەتە ڕۆژەفی میدیا جیهانیەکانیش هەر تەنها کورد نییە کە باسی ئەکات لەبەرەوەی پێشتر بابەتی ڕۆژاوای کوردستان ڕۆژەفی تەواوی میدیاکانی جیهان بوو هەموو میدیاکانی جیهان میدیا عەرەبیەکان میدیا جیهانیەکان و سەرکردەکانی عەرەب و سەرکردەکانی ئەوروپا و تەنانەت خودی سەرۆکی ئەمریکا بە بەردەوامی لە ماوەی 3 ساعت تا 6 تویتی کردووە لەسەر دۆسێ ڕۆژئاوای کوردستان ئەمە کەواتە ئەمانگەیەنێ بۆ بابەتەی کە ڕۆژەفەکە ڕۆژەفێکی زۆر گەرم بوو گوشارەکانی تورکیا و هێرشەکەی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان زۆر چڕ بوو زۆر قورس بوو بۆیە بابەتی ڕێکەوتنەکە لە ئێستاشە بە هەمان شێوە ڕۆژەفە یعنی تا ئێستاش ڕۆژەفە ئەوەی من وەکو کەسێک کە چاودێری دۆخەکەمە کرد ڕاستی نەگەیشتین بۆ قەناعەتەی هیچ بەدیلێک هەبێت لە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی سووریا باشتر من ئاگاداری ئەوم ئەو سەرچاوانەی کە هەمان بوو بە بەردەوامی ئەویان ئەوت کە پەیوەندی بە سەرکردەکانی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی کراوە کە تکایە بمان پارێزن تکایە تەنها بۆردومانی ئاسمانیمان لەسەر لابرن ئێمە بۆ خۆمان لە زەوینەوە ئەتوانین ڕوبەڕووی ئەو هێرشانە ببینەوە بەڵام بەداخەوە ئیتر چارەنووسی کورت وایە بە بەردەوامی مامەڵەی پێوە ئەکرێ بە بەردەوامی مامەڵەی پێوە کراوە بە درێژایی مێژوو مامەڵە بە دۆسی کوردەوە کراوە لە نێوان دەوڵەتەکانە ئەم جارەش ئەکرێ بڵین مامەڵەیەکی وا بوو و کرا بۆیە باشترین حەل بوو لەناو هەموو ئەو حەلە خراپانەی کە هەبوو هیچ حەلێک باش نەبوو ئەم حەلەش بە حەلێکی باش نەبوو بەڵام لەوە باشتر بوو جینۆساید بکرێ لەوە باشتر بوو وەکو عەفرینت لێ بکرێ بیرمان نەچێ لە ساڵی ڕابردوو بوو کورد ڕوبەڕووی هەمان ئەم دۆسیە بووە لە عەفرینە ئەو کات ئەم جارە ئەمریکا بەجێ هێشت هاوپەیمانەکان بەجێیان هێشت جاری پێشوو ڕووسەکان بەجێیان هێشت کورد لەوێ تا دوارادە قوربانیدا 58 ڕۆژ شەڕی کرد 58 ڕۆژ ڕوبەڕووی دڕندەترین سوپای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیەوە کە تورکیایە
یەکێکە لە بەهێزەکانی عالەم ڕاستە لە ڕووی سەربازیەوە 58 ڕۆژ ڕوبەڕووی بووە بەڵام ئەنجام چیمان بینی عەفرین دوای 58 ڕۆژ تەخت کرا خەڵکەکەی 185 خەڵکی عەفرین ئێستا لە دەرەوەی عەفرینە ئەوانەی کە دانیشتووی عەفرینن 115 خەڵکی ڕەسەنی عەفرینە سەرجەمی ئەو دانیشتوانی تری عەفرین خەڵکێکی بێگانن کە سوکاری ئەو چەکدارانن کە ئەمڕۆ لەگەڵ سوپای تورکیایە هێرش ئەکەنە سەر ئیداری جگە لەو هەموو شەهید و برینارەش لە خۆسەری ئەمە جگە لەوەی کە دنیایەک شەهید درا دنیایەک برێندار درا و خەڵکێکی زۆر بۆ قوربانی هەموو ئەمانە ئەگەر بەهاتە ڕێکەوتن لەگەڵ سووریا نەکرێ وارد بوو کە بە هەموو ئەمانە جارێکی تر بە حەجمێکی گەورەتر دروست ببێتەوە لە ڕۆژئاوای کوردستانە یەکێک لە استراتیژەکانی تورکیا ئەم بابەتە بوو مەسەڵەن دوورخستنەوەی کورد و ئەو نەتەوەیەت لەو ناوچانە کە وا باسەکرە 30 کیلۆمەتر ڕێکەوتنی لەسەر کراوە دوورخستنەوەی کورد لەو ناوچانە و لە بەرامبەرە هێنانی کە سوکاری ئەو چەکدارانەی کە لە ئێستایە شەڕی لەگەڵا ئەکەن شەڕی بۆ ئەکەن ئەم شەڕە بۆ تورکیا ئەکەن لە دژی سووریا و ئیداری خۆسەری ئەیویست مەسەڵەن تورکیا هەموو تەحلیلەکان و ئەمانگەێنێ بۆ قەناعەتەی کە تورکیا لە ئامانجی بوو کە سوکاری ئەو چەکدارانە بێنێ لەویە نیشتەجێیان کات بە جۆرێک لە جۆرەکان پاکتاو بکات ئەو ناوچەی لە کورد پاکتاو بکات کاکاوشین ئەمانەی بەڕێزەوتێ هەمووی دروست بوو بە پێی ئەوەی کە منی ژۆک و ڕۆژنامە نووسێت بە دواتە چۆنم کرد و خوێندنەوەم بۆ کردووە بۆچی زووتر ئیدارەی خۆسەری ڕۆژئاوای کوردستان هێزەکانی هەسەدا ئەم ڕێکەوتنیان نەکرد بۆ ئەوەی وەک بەشێک لەو هاوڵاتیانە وەک بەشێک لەو چاودێرە سیاسیانەی کە لە سوشیال میدیا وەک بەڕێزت باسە کرد کە بوون بە دوو بەشەوە بەشێک ئەم ڕێکەوتنیان تەواو پێ دروستە ئەڵێن لەناو خراپترینە خراپەکە هەڵبژێرە خراپترینیەکە هەڵنەبژێرە بۆچی زووتر ئەم خراپە هەڵنەبژێرە بۆ ئەوەی ئەو خوێنە نەڕژێەوە بۆ ئەوەی ئەم کاولکاریە نەکرێەوە کە کرا ئەزانی خاتونیان من لە ئەم بەیانیش برادران مناقشەیەکمان دروست بوو هەمان شتەمەوت کاتێک دیسانێک نەخۆشی شەکرەی هەیە شوێنێکی مەسەڵەن خراپ ئەبێت زۆر جار بینیمانە مەسەڵەن قاچی خەڵکیان بڕێوەتەوە لە بەرەوەی شەکرەی بووە تۆ هەندێک حاڵەت هەیە حتا وەکو بە تەواوەتی ناچار نەبی نایکی بینیم لە هەندێک لە پەڕەکانی ئینتەرنێت نووسرا بوو لە تۆڕ کۆمەڵاتیەکان نووسرا بۆ خواردنەوەی ژەهر و پێناسێکی تەقریبا نەکرێ بڵێن تەواوە ئێمە ناچار بووین ئەگەر ناچار نەبووینە هەرگیز مەسەڵەن کورد هەرگیز نییە ئەو ڕێکەوتنی ناکرد چونکە هەمومان ئەزانین بەشار ئەسەد یان با بڵێن حکومەتی سووریا حکومەتێک نییە حکومەتێکی پێرفێکت بێ و حکومەتێکی دیموکراتی بێ و چاتاوەکو معجیبی کورد لەوێ معجیبی دیموکراتێتی ئەو بێ نەخێر معجیبی دیموکراتێتی ڕژێمەکەی ئەسەد نەبووە چونکە زوڵمێکی زۆر لە ڕابردووە ئەسەد کردوێتی بەرامبەر بە کورد هاوکات رووسیا بینیمان لە عەفرین چی لە کورد کرد مەسەڵەن بەجێ هێشت هەمان ئەوەی کە ئەمڕۆ ئەمریکا بەرامبەری کرد هەمان شتی بەرامبەر کرد بۆیە کورد تا دوا دقە باشترین چارەسەر بوو کە تا دوا دقە ڕێکەوتنی نەکرد بە شێوەیە کە ئێستاش لایەزال حتا ئەم دەقێژ ڕێکەوتنەکە ئێستا بە تەواوەتی جێبەجێ نەکراوە بۆیە ئێستاش ئەگەری هەڵۆشانەوەی هەیە جارێکی ترەوە بە بیر نەچێ واردە بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنە جارێکی هەر یەکێ لە پرسیارەکانی منیژەوەیە ئەگەری جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە هەیە ئەن هاوشێوەی ئەفری دووبارە نەبێتەوە بەشێک لەو پێشنیارانی کە هەیە ئەگەر کورد خۆی بگرت باە تاوەکو ڕۆژی سێشەمە تاوەکو ڕۆژی چوارشەمە یەکێتی ئەوروپا کۆ ئەبێتەوە و نازانم ئەنجومەنی جامعە عەرەبی عەفوان جامعە عەرەبی کۆ ئەبێتەوە و کۆنگرێس کۆ ئەبێتەوە هەموو ئەمانە بابەتن کە گوایەت لە دوای سێشەمەوە ئەمانە ئەگەری گۆڕینی هاوکێشەی سووریا هەیە هەموو ئەمانە ماون خۆ ئێستاش وەکو کارتێک لە بەردەستی کوردان ماون ئەکرێ سبەی دوو سبەی هاوکێشەی ڕێکەوتنەکانی سووریا پێچوانە بێتەوە چونکە ئێمە بینیمان هەمان ڕێکەوتن پێشتر بۆ عەفرینیش کرا هەمان ئەم ڕێکەوتنی بردننی سوپای سووریا بۆ عەفرینیش کرا بەڵام ئەو کاتە سووریا لە بەرژەوەندی نەبوو جێبەجێی نەکرد زۆر واردە سبەینی هێزە کوردەکانیش جێبەجێی نەکەن بە هەمان شێوە واردە چۆن بۆ سووریا وارد بوو جێبەجێی نەکرد دوێنێ لە عەفرینە ئەمڕۆژ واردە بۆی جێبەجێی نەکە ئەمە وەکو ئەگەرێک ئەگەر بێت و ئەمریکا و ئەوروپا بێنە سەر
خەت و داوای یعنی بە شێوەیەکی زۆری بە ناچاری هێرشەکان بە تورکیا بوەستێنن بەڵام هەتا ئێستا هێرش نەوەستاوە لە هێزار هەتاوەکو 2 ساعت پێش ئێستاش بۆردومانی ئاسمانی لە ناوچەکانی سووریا هەبوو کەواتە سەرەڕای ئەوەی ڕێککەوتنیشی کردووە هەتا ئێستا هێرش بەردەوامە گوشار لەسەر ڕۆژاوای کوردستان بەردەوامە بۆی واردە ئەم ڕێککەوتنە ئەگەری هەڵوەشانەوەیشی هەیە لە چەند ساعتی ڕابردووە بەڵام ئەگەر ئەم ڕێککەوتنە درێژ بکێشێ و هیچ کاردانەوەک لەلایەن ئەوروپا و ئەمریکاوە نەبێ واردە بۆ ئەوەی ئەم ڕێککەوتنە نەکرێت و جێبەجێ بکرێت و هەڵنەوەشێتەوە بۆیە لەناو ئەو هەموو خراپیانەیە هەچمەوە سەر پرسیارێکی پێشتر کە کردت لەناو ئەو هەموو خراپیانی کە هەبوو لەناو ئەو هەموو ڕێگە خراپی کە هەبوو یا تەسلیم بوون بە تورکیا یا هەڵهاتن یان ڕێککەوتن لەگەڵ سووریا لەم سێ ڕێگایە بەولاوە شتێکی تر نەبوو ئێخۆ ناکرێ مەسەڵەن تۆ تەسلیم بوون هەڵبژێریت کە قەتڵ و عامت کە هەر ئەوە دوورە لە سروشتی شەڕڤانانیشەوە بەڵێ ئەوەش دوورە لە سروشتی شەڕڤان هەڵهاتنیش جارێکی تر هەر بە هەمان شێوە دوورە لە سروشتی ئینسانی کورد یعنی نەک تەنها شەڕڤانان بیرمان نەچێنیان خان ئێمەی کورد لە هەموو پارچەکانی کوردستان هەمیشە ئەوە نییە ئەمریکەکان پێمان ئەڵەن شەڕکەڕێکی باشن ئێمە دۆڕانمان بە ئاسانی قبوڵ نەکردووە لە جەنگا بۆ یەکە شەڕکەرێکی باش بووین بەڵام دیبلۆماتی باش نەبووین بەس ئەم جارە توانیمان دیبلۆماتی باشیش بین و دیبلۆماتی باش بووین ئێمە لە 7 ساڵی ڕابردووە لەناو ئەو هەموو ئاگرەی کە لە سووریا هەبوو بچووکراوەی جیهان بوو بچووکراوەی ناکۆچەکانی هەموو جیهان بوو لە سووریا ئێمە توانیمان 7 ساڵ ئەمە ئەتوانرێت بوترێ جۆرێکە لە خیانەت چونکە بەشێک والێکی ئێنەوە ئەڵێن ئەمە خیانەتێکە و جارێکی تر کوردەکان خیانەتیان کرد ئەمە ئەکرێت بە خیانەت لە قەڵەم بدرێ هاوژین نا بۆچی خیانەتە مەسەڵەن خیانەت ئەوەیە تۆ بێ قەتڵ و عامی خەڵک بکەی خیانەت ئەوەیە تۆ بێ خەڵکی خۆت بفرۆشی مەسەڵەن هەمومان شاهیدی ئەوە ئەدەین خیانەت ئەوەی بەرگری نەکەی هەمومان شاهیدی ئەوە ئەدەین بۆ شەڕڤانان بەرگریان کرد هەمومان شاهیدی ئەوە ئەدەین بۆ شەڕڤانان کە هیچ شتێکیان بەدەست نەهێناوە لە بەرامبەر هیچ شتێکی شەخسیان بەدەست نەهێناوە لە بەرامبەر ئەو ڕێککەوتنەی کە کردویانە کەواتە نەک ناتوانین بڵین خیانەتیان کردووە ئەکرێ بڵین چالاکیێکی دیبلۆماسی گەورە بوو کردیان چونکە بەڕاستی ئەم بابەتێکی ئاسان نییە تۆ بێ ڕێککەوتن لە نێوان دوو دەوڵەتان بکەیت تۆ دەوڵەت نیت بیرت نەچێت تۆ هێزێکی کە ئەمریکا تۆی وەکو گروپێک لە شەڕڤان لە شەڕکەر پێناسە کردووە بەڵام تۆ دەی لەگەڵ زلهێسترینی جیهانە لەگەڵ رووسایە مەسەڵەن رووسیا ئەکەی بە شاهید ڕێککەوتنەکەت کە بەشێک پێ لە ڕێککەوتنەکەت ئەمریکا و ئاگای لێیەتی لەولاوە تۆ دەی ڕێککەوتن لەگەڵ سووریا ئەکەی ئەم بابەتە نەک خیانەت نییە ئەسڵان ئەکرێ پێی بڵێن سەرکەوتنێکی دیبلۆماسیە لە کاتێکە ئەم بابەتە تەنها ڕۆژ شەرڤانان ئەم ڕێککەوتنە تەنها شەرڤانان نین چونکە بیرمان نەچێ ئێمە لە سەرەتای قسەکانمانە وتمان یەکێتی وەسیلی بووە بۆ ئەم ڕێککەوتنە باس لە هەوڵی سەر و کۆماریش ئەکرێ بۆ ئەم بابەتە بەڵام من بەڕاستی ینی وردەکارێکی وەهام لەبەر چاو نەکەوت نازانم چۆنە ڕۆڵی ئەو بەڵام ئەزانم یەکێتی ڕۆڵی هەبووە ئەوە تەکیدم کەواتە ئەمە هاودەنگیەکی نێوان کوردی لە پارچەکانی کوتری کوردستانیشا لەسەر بووە بۆ ئەوەی کە ئەم ڕێککەوتنە بکرێت کەواتە بۆچی خیانەتە ناتوانین بڵێن خیانەتە بە هیچ شێوەیەک من قەناعەتم وانە ئەسڵان هەندێک گوێمان لەو دەنگانە ئەبێ کە بەڕاستی بەرژەوەندیان لەو بە ڕۆژاوە بکەوێ خەڵکێک هەبووە کوردیش بۆ بەرژەوەندی لەوایە بۆ ڕۆژئاوا بکەوێ ڕۆژاوە تەسلیم بێ ڕۆژاوە جینۆساید بکرێت بەڵێ کێ زەرمەندی یەکەمە لەم ڕەوشەی سووریا هاوژین ئەزانی لە نێوان ئەم وەزعەیە سووریا حکومەتی بەشار ئەسەد براوەی یەکەمە دوای ئەو رووسیا ئەم دوانە براوەی یەکەمن و لە دوای ئەوان ئەمریکا جارێکی تر دۆناڵد ترامپ خۆی بە براوە ئازانێ لە ئێستای ئەمما زەرمەندی هەرە گەورە لە ڕاستیە ئەمریکایە و ئەگەر دوور بۆی بڕوانین ئەمریکا زەرمەندی گەورە ئەبێت دوای ئەو مەسەڵەن شەڕڤانانەوە بینیمان زیانەکانی چیا زیانەکانی بۆ هەموو کوردێک ئاشکرایە جگە لە هەموو ئەمانە تورکیاش زەرمەندێکی گەورەیە ئەمە نار تەنها لە ڕێککەوتن بەڵکو لە هێرشکردنیش تورکیا زەرمەند بوو وەک چۆن کورد لە هێرشکردنیش زەرمەند بوو تورکیاش بە هەمان شێوە زەرمەند بوو تورکیا هەتا ئێستا هیچی دەست نەکەوتووە دنیایەک مەسروفێکی گەورەی کردووە و خەڵکێکی زۆری بە کوشتاوە هیچ چیشی بەدەست نەهێناوە تەنها ئەوەیە مەسەڵەن
سمعی نێودەوڵەتیشی زۆر خراپ بوو بالضبط مثلا لە ڕووی ئاستی نێودەوڵەتیەوە شەهامەتی دەوڵەتبوونی زۆر پێهاتە خوارەوە یعنی تۆ بڕوانە لە کۆی جیهان سێ دەوڵەت هەتا ئێستا پشتیوانی خۆیان بۆ تورکیا دەربڕیوە دوانیان بەڕسمی بەس پاکستان و قەتەر بەڕسمی باشکرا دەریان بڕیوە کە پشتیوانی تورکیان سۆماڵیش مەسەلەن ئەیتر هیچ دەوڵەتێکی تر نییە پشتیوانی تورکیا بکە مەسەلەن تەواوی دراوسەکانی تورکیا بەم هێرشە معارزن تەواوی وڵاتانی ئەوروپی پێی معارزن ئەمریکا بۆ خۆی تەنها ترامپە بەم هێرشی تورکیا ڕازیە لە ڕووی ڕسمێتەوە ئەوەی دەرئەکەوێت تەنها ترامپە ئەگەر نا کۆنگرێس و سینات و هەموو دامەزراوەکانی ئەمریکا پێی ناڕازین بە هەردوو حیزبەوە مەسەلەن ئەو دوو حیزبە لە هیچ شتێکا کۆکنین بەڵام لە مەسەلەی پاراستنی کورد و کشانەوە لە ڕێکەوتنیان لەگەڵ کووردە هەردووچان کۆکن جگە لە ترامپ هەموو ئەمریکاش کۆکە کەواتە ئەکرێ بڵین سێ لایەن زەرەرمەند بوون ئەوەی کە قازانجی گەورەی کرد رووسیا و سووریا بوون قازانجی هەرە گەورەیان کرد شەربانان و تورکیا و ئەمریکا زەرەرمەندی گەورە بوون چونکە ئەمریکا لە داهاتووە زەرەرمەند دەبێت چونکە ئیتر ئەمریکا کوێی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمریکا بینیمان لە عێراقا پاشەکشەیەکی گەورەی کرد بە تایبەت دوای هاتنی ترامپ پاشەکشەیەکی گەورەی کرد ئەوە لە سووریا مەسەلەن پێگەیەکی بەهێزی هەبوو پاشەکشەی کرد ئەوە لە سعودیا مەسەلەن ئەبینین وەزعی چۆنە لە تەواوی ناوچەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمریکا پاشەکشی کردووە بە تایبەت کشانەوەی لە پشتیوانی کردن و هاوپەیمانەتێکی لەگەڵ کوردە ئەم پاشەکشەی ئەمریکا پرۆسەی پاشەکشەکردنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەریعترەکە گەورەترەکە و شکەستەکانی فراوانترەکە لە بەرامبەرە بەرەی ئێران و رووسیا بەهێزترە بن و قووەتیان زیاتر ئەبێ ئەتوانن کۆنتڕۆڵی ناوچەکە زۆرتر بکەن بەڵێ هاوژین من زۆر بەرنامەم لەسەر ڕۆژئاوای کوردستان بە ئەنجام گەیانوە پێش هێرشەکەی سوپای تورکیاش ینی لە هەر بابەتێکدا شتێک هەبوو بێ لەسەر ڕۆژئاوای کوردستان بە شایەتی خۆشە بۆ پێی کە لە ناو دەستگاکەی بە شایەتی بینەرانیش من پێوارم تایبەت کردووە لەسەر ڕۆژئاوای کوردستان و زۆربەی جارەکانیش من پرسیارم لە میوانی پێوار کردووە بەوەی ئایا ئەکرێت ئەمریکا ئاوا بە ئاسانی سووریا بکاتە پارویەک و بەجێ بێڵێ بۆ رووسیا و ئێران بەڵام ئێستا ئەمەمان بە پراکتیکی بینی و ئەمریکا پاشەکشەی کرد و ئێستا هەیمەنەی رووسیا ئەبینین لە ناو سووریایە بەڕاستی ئەمە چۆن ئەمریکا ئەم بڕیارەیە و ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەزانیا خان مەسەلەی ئەو مامەڵەی نێوان ئەمریکا و تورکیا هەتا ئێستا ڕوون نییە بۆیە لەوە ئەچێ زۆر شتی لەسەر بڵین دوای پێچەوانە بێتەوە یا هەڵە دەربچێ دروست نییە زۆر بکەوینە وردەکاریەوە بەڵام ئەوەی دەرئەکەوێ ترامپ کار لەسەر ناوخۆی ئەمریکاکە ترامپ وەک سەرۆکی گەورەترین وڵاتی جیهان مامەڵە ناکات لە هەندێک حاڵەتە لە هەندێک حاڵەتە وەکو سەرۆکی وڵاتێکی بچووک کە زۆرتر گرێدراوی کێشەکانی ناوخۆی وڵاتەکەی خۆیەتی هەندێک جار ئاوا مامەڵاکە لە مامەڵەکردنی لە دۆسیی سووریایە بە هەمان ئەو شێوەیە مەسەلەن وەکو وڵاتێکی بچووک مامەڵاکە وەکو وڵاتێک مامەڵە ناکە کە خاوەنی هێزی یەکەمی جیهان بێت چونکە ئێستا بینین لە ڕووی پراکتیک و لە ڕووی هەموو بە هەموو شێوەیەک دەتوانین اعتراف بۆ بکەین کە ئەمریکا خاوەن هێزی هەرە گەورەی جیهانە بەڵام مامەڵەکردنی ترامپ مامەڵەکردنێکە وەکو وڵاتێکی بچووک کە زۆرتر لە خەمی کێشەکانی ناوخۆی ئەو وڵاتایە ئەو بڕیارانەی لە سووریا دای مەسەلەن ماوە ڕابردووتی هێزەکان بەکێشمەوە ئێستا بە پراکتیکی مەسەلەن دەستی پێ کرد خۆی بێلایەن کرد لە شەڕی و هێرشی تورکیا ئەوە تا بە جۆرێک لە جۆرەکان سووریا بەجێ ئێهێڵێ هەتا ئێستاەوەی دەرەکەوێت سووریا بەجێ ئێهێڵێ بۆ رووسیا و ئێران بەجێهێشتنی رووسیا کەواتە سووریا کەواتە دەستبەردان لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست من بیرت بێت لە سەرەتای قسەکانمانە وتم سووریا بچووکراوەی جیهانە بچووکراوەی ناوکۆچیەکانی جیهانە مەسەلەن هەموو هێزە جیهانیەکان لە سووریایە نوێنەرایەتیان هەیە بە حەجمی بچووکتر نوێنەرایەتیان هەیە ئەمریکا ئەمە بەجێ هێڵێت بەجێهێشتنی ئەمە ئەگەر بێت و بیکاتە پراکتیک بە تەواوەتی یەکجاری بکشێتەوە کەواتە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکشێتەوە و ئەمریکا دۆناڵد ترامپ خەمێک هەڵبژاردنەکانی ساڵی داهاتوویەتی هەموو ئەمانە
چونکە بیرمان نەچێت لە هەڵبژاردننی پێشوە بەڵێنێکی وایدا بوو کایەوێ بکشێتەوە سەربازەکانی بهێنێتەوە بۆ وڵاتەکەی و لە ڕۆژهڵاتی ناوەڕاست سیاستی بگۆڕێ. ئەمە هەندێک ئەوەشی کرد لە ئەفغانستانیش پاشەکشی کرد، لە عراقیش پاشەکشی کردووە، ئەوە لە سووریاش پاشەکشی کردەوە. ئەوێ بەڵێنە بە جۆرێک لە جۆرەکان بێتە سەر، بەڵام ئەم جارە لە لایەنێکی زۆر خراپشکاوەتەوە، چونکە بەڕاستی لە هەر تەنانەت لە حیزبەکەی خۆشی ڕوبڕووی بوونەوە. ڕاستە. هاوشین من کۆتا پرسیارم لە پێواردا با لەسەر هەڵوێستی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بێت. هەڵوێستی پارتی کرێکارانی کوردستان وەک ڕۆژنامەنووسێک وەک بەرپرسی دۆسەی ڕۆژ ئاوا چۆن هەڵەسەنگێنی؟ پەکەکە زاتەن ئەکرێ بڵێن هەموو ئەم گەڕەی بە ڕۆژاوای کوردستان کرا لە ژێر ناوی پەکەکە پێ کرا. گوایە ئەمانە پەکەکەن و گوایە مەترسین بۆ سەر ئاسایشی تورکیا و ئەوانن لێەوە تیرۆر مەترسیە بۆ سەریان. ئەمما پەکەکە هەتا ئێستاش جگە لە بەیاننامەیەک بێدەنگێکی قوڵ درێژی هەبووە. ئەمەش بۆی بۆتە ڕەخنە لە لای هەندێک منش بۆ خۆم مەسەلەن هەندێک لەسەر تاوە ڕەخنم کردن. ئەکرا بە شێوێک لە شێوەکان مەسەلەن لە دووری ڕۆژ ئاوای کوردستان چالاکی هەبوایە، بەڵام زۆر منطقی نییە باس لەوە بکەین، چونکە لەبەرەوەی لە ڕاستیە تورکیا زۆر حەزەکان پەکەکە باڵێتە ئەو کێشەی ئەو شەڕەوە، زۆر حەزەکان مەسەلەن بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بڵێ ئەوە تا من وتم تیرۆر لە ڕۆژ ئاوای کوردستان و هەڕەشەم لێکە ئەوە تا ئاها پەکەکە لە ڕۆژ ئاوای کوردستانە. من وتم فەرقیان نییە پێدە و یەپەگە و پەکەکە هەمان یەکشتن. بە موداخەلەکردنی پەکەکە لەم دۆسیەیە و بەشداریکردنی لەم دۆسیەیە ڕاستەوخۆ ئەو بانگشەی تورکیا کە ئەیکرد لە بەرامبەر شەڕڤانان و هەسەدە و یەپەگە بەڕاستی ئەدا لە قەڵم. لە بەرامبەرە پەکەکە ئەوەی کە ئەیتوانی بیکات تەنها ئەوە بوو بچێتە هەندێک ناوچەی دوور لە ڕۆژ ئاوای کوردستان چالاکی بکات، کە ئەمەش لە ڕووی ئاسایشی تورکیاوە زەحمەتە، چونکە بیرمان نەچێت تورکیا دەوڵەتێکی گەورەیە. ئەم دەوڵەتە گەورە بە ئاسانی ڕێنادا تۆ لە هەر شوێنێک بتەوێت چالاکی بکەیت. بۆیە زۆرترین چالاکیەکانی پەکەکە لە سنووری باکووری کوردستانە. هەر چالاکێک لە باکووری کوردستانە وەکو چالاکی پێناسەیەکی تورکیا. بۆیە پێم وایە پەکەکە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردووە، ئەم 6 ڕۆژەی ڕابردووە ئاقلانەترین کاری کردووە کە هەتا ئێستا موداخەلەی نەکردووە. و پێم وایە ئەگەر موداخەلەیەک نەبێت لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی جیهانی هێرشەکانی تورکیا بەردەوام بێ، پێم وایە ئیتر پەکەکە لە هەفتەی داهاتووە یان لە هەفتەی داهاتووترە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پشتیوانی ئەداتە شەڕڤانان، بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەرگیز پشتیوانی ناداتە شەڕڤانان، لەبەرەوەی پەکەکە دووربینترە لەوەی کە هەندێک لە خەڵک بیری لێ ئەکەنەوە. پەکەکە بیری لەواچێت لە 20 ساڵی تر 30 ساڵی تر بێت کە چۆن شەڕڤانان ئەبێ بپارێزرێن. بیریشمان نەچێت مەسەلەن پەکەکە پشتیوانی خۆی، چونکە بیر ئەو یەپەگە و پەکەکە و هەموو ئەوەی کە لە ڕۆژئاوای کوردستان هەیە هەمویان یەک فەلسەفەن لە کۆتاییە، هەمویان لەسەر یەک ڕێباز و یەک شێوە کار ئەکەن. ئەمە ئەگەر پەیوەندی ڕێخستنیشیان نەبێ، بەڵام پەیوەندیەکی بیر و باوەڕیان هەیە، پێچێت ئەم داعمە هەبێت لە ناو خۆیانە، بەڵام هیچ شتێک ئاشکرانی. بۆیە من پێم وایە پەکەکە لە ماوەی ڕابردووە، لە ماوەی ئەم چەند ڕۆژی ڕابردووە سیاستێکی عاقلانەی کردووە کە موداخەلەی نەکردووە و ئەو سەبرەی بەوەیە بە من و تۆ نییە کاتێک ئێمە عەتفیانە بیرەکەینەوە، ئەوان عەقڵانە بیرەکەنەوە. هاوژین غەریب سوپاس بۆ بەڕێستان. من هیچ نییە، ئەگەر شتێک زیاتر بتەوێت باسی بکەیت. یەک کۆمنت زۆر جار ئێمە لە باشووری کوردستان هەموو ئەو چالاکێنەتەوەیانەی هەبوون، مەسەڵەن لە خۆپیشاندان، لە ناڕزایی دەربڕین، لە هاشتاگ، لە وێنەیە لەو شتانەی کە لە تۆڕ کۆمەڵایەتیەکان هەن بێمەعنای ئەبینین، وازانین بەڕاستیەمانە شتی بچووک کاریگەریان نییە. ئەمما بیرتان نەچێت سەرۆکی گەورەترین وڵاتی جیهان دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هەموو پەیامەکانی خۆی لە تویترەوە بەڵاو ئەکاتەوە، لە ڕێی هاشتاگەوە بەڵاو ئەکاتەوە، کەواتە ئێمە ئەتوانین لە ئاستی خۆمانەوە هەر یەکە بە حەجمی خۆی خزمەتێک بە دۆسیەی نەتەوەیی بکە. ئیتر هەندێکمان لەسەر
فەیسبوکەکەی خۆیەوە هەندێکمان لە تویتەرەکەی خۆیەوە هەندێک بە خۆپیشاندان هەندێک بە پێداویستی پزیشکی هیوادارم نەک بۆ دۆسی ڕۆژئاوای کوردستان بۆ دۆسی تەواوی دۆسی نەتەوەی کورد لە هەر شوێنێکی کوردستان و لە شوێنێکی جیهان هەبێ بتوانین بە شێوەیە لە شێوەکان پشتیوانی بکەین. من زۆر خۆشحاڵ بووم بە ناڕزای دەربڕینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە نژێر ئەو هەموو زەخت و گوشارەیان توانیان لە ماوەی چەند ڕۆژ ڕابردووە پشتیوانێکی گەورە بن بۆ ڕۆژئاوای کوردستان. سپاس بۆ بەڕێز ڕاستە ئەوە زیاتر هەستینێتەوەیەتی ئەجۆڵانی و هەستە کرد خوێنەکە و خێراتر ئەجۆڵەیە کاتێکە ئەو خۆپیشاندانانی ڕۆژهەڵاتی کوردستانێ ئەبینی. سپاس بۆ هاوژینخەری بەرپرسی دۆسیەی ڕۆژئاوا لە تۆڕی هەواڵی ژیان. سپاس بۆ ئێوەش کە بینەری پێوار بوون. سپاس بۆ هاوکارانم ڕابەر و حسێن. تا سپیشە و پێوارێکی تریەمەوە خزمەت ئێوەی خۆشەویست بە کامەرانی و بەخوای گەورەتان ئەسپێرم.